کە ئۆتۆمبیلە چینیەکان لە ناو بازاری هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو زۆر بە خێرایی زیان کردووە، واتە نسبەکە زۆرە. خاتو بنەرسڵاوە لێبێ ئێوە توێژینەوەیەکتان بە ئەنجام گەیاندووە تایبەت بە ئۆتۆمبیلی چینی. ئێوە چیتان بۆ دەرکەوتووە لەم توێژینەوە؟ ئایا گونجاوە لەگەڵ کەشی هەرێمی کوردستان و لەگەڵ خەڵکەکەی؟ بەخێربێن سەر چاو بەپێ و توێژینەی کە ئێمە کردومانە نزیکی 1940 بەشدار بوون و داتای حکوومەتمان وەرگرتووە بەراورد بۆ داتانی کە لە ناو خەڵکن و لەگەڵ داتای حکوومەتە ئەومان بینیوە کە ئۆتۆمبیلە چینیەکان لە ناو بازاری هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو زۆر بە خێرایی زیان کردووە، واتە نسبەکە زۆرە و تەکنۆلۆژیایەکی تازەیە بە بڵین بەرهەمێکی تازەیە بە بازاری هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەین هەمووی 10 ساڵ یانیش کەمترە لە 2021ەوە زیادکردنێکی بەرچاوە بینین. ئەومان بۆ دەرکەوتووە کە کۆمەڵێک سیفەت هەن لە ئۆتۆمبیلە چینیەکانە وای کردووە کە لە لای خەڵک زیاتر مەقبول بێت و سەرنجڕاکێش بێلایەن مەسەلەن سیستمی حاسە یەکێکە لەو سیستمانەی کە بەپێی ئەنجامی توێژینەوەی ئێمە دەرکەوتووە کە سیستمی هەستەوەرەکان لە ئۆتۆمبیلە چینیەکانە سەرنجڕاکێشترینە لای بەکارهێنەران. باشە ئەوەی کە هەیە خەڵک ترسی هەیە لە ئۆتۆمبیلی چین تا ئێستا متمانەیەشی ئەو توی پێ نەبەخشیوە ئەوانی کە نەیان کڕیوە تا ئێستا ئەمە ئەگەڕێتەوە بۆ چیە بابەتە؟ یەکێک لە سەبەبەکان ئەوەیە بەپێی تەکنۆلۆژی ئەکسەپتەنس مۆدل ئەو مۆدلێکی ئێمە دراسەمان کردووە ئەوەیە کە هەموو بەرهەمێکی تازە کێتە بازاڕەوانە سەرەتا بە کۆمەڵێک دەنگۆ بە کۆمەڵێک کێشەوەیەتە بازاڕەوانە لەبەروی ئۆتۆمبیلە چینیەکانیش بەرهەمێکی تازن لە بازارەکە وەکوتم کەمتر لە دەیەیەکە کە زۆر زیان کردووە بێگومان بە هەنێ کێشە و بە هەنێ دەنگۆ و بە هەنێ مەشاکیلەوەیە بازارەوە ئەمەش واکان نادڵنیایی یەک دروستکە بەس لەگەڵ هەبوونی ئەو نادڵنیاییە نەتیجەی داتاکانی حکوومەت ئەومان پیشانێن سەر ڕای هەبوونی هەنێ نادڵنیاییش بە شێوەیەکی زۆر زیای کردووە کە هێشتا خەڵک هەر سقەی پێی هەیە هەر ئۆتۆمبیلەکانە کڕن چکە نسبەتەکە زۆرە. باشە خەڵک زیاتر بۆ نرخی کڕێ یاخود بۆ مواسەفات یاخود بۆ کوالیتی؟ بەڵێ بەپێی TAM دووبارە گەبگەڕێمەوانێ بۆ ئەوەیە کە ئۆتۆمبیلە چینیەکان بەتەنیان ناتوانین بڵین بە بۆنەی نرخەوە مەقبولە لای خەڵک بە بۆنەی ئەو نرخەوە لە بەرامبەر چ مواسەفاتێک تایەتە یعنی پێشتر کۆمەڵە مواسەفاتە بوون مەسەلەن کوشتنی بەساژەمانە تایبەت بوون بە کۆمەڵی ئۆتۆمبیلی کەشخە و گرانبەها سینەکان هاتوون ئەمە خستوتە سیاری ئاساییشەوە ئێستا بە نرخێکی کەمتر بەیز ناکە ئۆتۆمبیلێکی زۆر گرانبەها بێ ئەتوانی هەنێ مواسەفاتی دەستکرد کە پێشتر لە ئۆتۆمبیلی ئاساییە ئەوانە نەبوون ئەمە سەرنجی کڕیار زۆر ڕاکێشێت و لای کڕیار زۆر بەرخە کاتە بتوین بڵین نرخ بەرامبەر بەوەی کە پێشکەشیەکات. ئەو ئۆتۆمبیلە چینیانی کە هەیە هاوڵاتیان گرنگی بەوەن کە هایبرد و کارەبایی بێت یاخودەوەی ئاساییش بێت هەرچینی بێ ئاساییە بەلایەنەوە. ڕاستەکە هێشتا بازاری کوردستان نەگەیشتۆتەوەی کە بڵین داوای ئۆتۆمبیلی کارەباییەکە بە تایبەتی هایبرد بەڵام ئۆتۆمبیلە چینیەکان خۆیان سیاسەتی بازاریان وایە بەرەو کارەبایی ڕۆن ئێستا هەنێ شەریکەمان هەیە هەروازی لەوە هێناوە کە سیاری IC واتە سوتەمەنی سایەسە سوتەمەنی بێ چۆ بۆ هایبرد تەنیا هایبرد دروستەکە کارەبایی دروستەکە و ئەمە مواسەفاتێکی وا پێشکەشەکە کە خەڵکی خۆمان ئەگەر پێشتر هایبردیشی لای مەقبول نەبوو بێت ئێستا وردەوە دەبەرەو ئەوە ئەڕات کاتە توانین بڵین گۆڕانکاریی دروست کردووە لە بازاری خۆمانە.